ئیدارەی سەربەخۆی سۆران بە خێراتی جەنابی وەزیرەکەین کە تەشریفی هێناوە بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو پاڵپشتیەک بۆ بەرەو پێشبوونی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. پاڵپشتی جەنابیان بۆ ئێمە ئاماژەیە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتە بۆی باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان مامەکە لە گشت سنووری قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر سامانەکەم بۆ پێشکەشکردنی وتارەکە. بەناوی خوای گەورە و میهرەبان، ڕۆژتان باش. ئەمڕۆ لەگەڵ برایانم لە ڕاوێژکاران و بەڕێبەرانی گشتی دیوانی وەزارەتی تەندروستی و لەگەڵ ئامادەبوونی برای بەڕێزمان جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کاگەڵگورد و بەڕێبەری گشتی تەندروستی سۆران و تیمی یاوەری ئەمڕۆ لە بەیانی زوودا سەردانی نەخۆشخانەی چۆمانمان کرد لە قەزای چۆمان بۆ بەسەرکردنەوەی ڕەوشی نەخۆشخانە و خزمەتگوزاریەکان و پێداویستیەکان و کێشەکان هەم لە بواری دەرمان، لە بواری ئامێری پزیشکی، لە بواری پزیشکانی پسپۆڕ و پێداویستیەکانیان. لە نزیکەوە تێڕوانینمان هەبوو بۆ ئەو پێداویستیانەی کە هەیە و بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی کە بەڵێنماندا بوو سنتەرێکی ششتنی گورچیلە بۆ ئەو نەخۆشانەی کە لە کارکەوتنی گورچیلیان هەیە و پێویستیان بە چەند ڕۆژێک جارێک ششتنی گورچیلە هەیە. دوو ئامێری ششتنی گورچیلە دابین کرا و لە ئێستادا سەرقاڵی دەست بەکاربوونی ئەو ئامێرانەین کە پێداویستیەکانی دیکەی تەختیری ئاو و هەندێک پێداویستی دیکەی هەیە بۆیان دابین بکەین بۆی چی دیکە نەخۆش لە قەزای چۆمانەوە ڕوو لە شاری سۆران نەکات و ئەم ڕۆتینەکەم بکرێتەوە و نەخۆش سوود لەم خزمەتگوزاریە وەربگرێت لە ناو شارەکەی خۆیدا بتوانێت ڕۆژانە یان بەپێی ئەو خشتەیە کە پزیشکی پزبۆر بۆی دابین دەکات خزمەتگوزاری ششتنی گورچیلە وەربگرێت. و دواتر سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆرانمان کرد لەگەڵ بەڕێز جەنابی سەرپەرشتیاری ئیدارە کاگەڵگورد لە کۆبنەوەیەکدا گفتوگۆی ڕەوشی تەندروستیمان کرد. ئەو کارانەی لە پێشودا کرات جێگای دەستخۆشی و سوپاس بوو بۆ بەڕێزیان و سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران، هەم بەڕێز بەڕێوەبەری گشتی و تیمی یاوەری کە لە ماوەی ڕابردوو دوای ئەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران دامەزرا بۆ یەکەمین جار بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران دامەزرا، بە دڵنیاییەوە بە دامەزرانی ئەم بەڕێوەبەرایەتی گشتی پێویستی بە پاڵپشتی و پشتگیری و ژێرخانێکی باشتر هەیە، هەم لە بواری ژێرخانی مرۆیی، هەم لە بواری بیناسازی، هەم لە بواری ئامێر و پێداویستی پزیشکی. و ئەوەی تێبینیمان کرد ئێمە دوای ئەوەی سەردانی نەخۆشخانەی ئافرەتان و منداڵانمان کرد لە ناو شاری سۆران بەڕاستی جێگەی دەستخۆشی بوو کە بێ کێشە و گرفتن و الحەمدولله خزمەتگوزاریەکی زۆر باش پێشکەش بە منداڵان و ئافرەتانی ئەم دەڤەرە دەکرێت، نەک تەنها لە شاری سۆران بگرێت لە هەموو قەزا و ناحیەکانی دیکەوە لە گوندەکانەوە خزمەتگوزاریەکی زۆر باش پێشکەش دەکرێت. ئێمەش لە نزیکەوە بەڵێنماندا کە هەر پێویستێک هەیە لە هەر بوارێکدا پاڵپشت و پژگیریان بین و لە ئێستادا ئێمە هاتوین بۆ نەخۆشخانەی ئاشتی. ئەم نەخۆشخانەیە ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتن و فراوانکردنی خزمەتگوزاریەکانی بینیوە. ئێستا لە مەراسیمێکدا کارگەی دابینکردنی ئۆکسجین و ئۆکسجینی مرکزی بۆ هەموو نەخۆشخانەکە وێڕای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە ڕەوشی کۆڕۆنادا ئۆکسجینی شل بە شێوەی تانک دامەزرا و بەڵام لە ئێستادا سیستەمی کارگە و بەرهەمێنان کە بە شێوەیەکی مرکزی دەداتە هەموو ژوورەکانی نەخۆشخانە. جێگەی خۆشحاڵی و سوپاسە کە لەسەر گژمەی 254 میلیۆن دینار و نزیکەی 50 مکعب ئۆکسجین ڕۆژانە دەدا بەربەردەوام و ئەم خزمەتگوزاریە زۆر گرینگە چونکە ئەمە دەبێتە سەرچاوەیەکی باش بۆ کردنەوەی چاودێری چڕ کە لە ئایندەیەکدا ئێستا سەرقاڵی کردنەوەی چاودێری چڕین بۆی هیچ نەخۆشێک نەچێتەوە ناو سنتەری شارەکان بە تایبەتی بۆ شاری هەولێر و ئەم ڕۆتینەشکەم بکەینەوە. من دەمەوێت جارشتر سوپاسی بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی ئاشتی بکەینەوە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران کە لە ئێستادا بە بەراورد بە ئامارەکانی ساڵی پێشوو دو ساڵی پێشوودا کە بە نزیکەیی ماگانە 150 نەخۆش پێویستی بۆ پسپۆڕیە جیاوازەکان دەبوو ڕووی لە شاری هەولێر دەکرد، لە ئێستادا کەمتر لە 50 نەخۆش ڕوو لە یان ئیحالە دەکرێت ڕەوانەی سنتەری شار دەکرێت. کەمبوونەوەی دوو لەسەر سێی ئەم ژمارەی ئیحالەیە ئەوە دەگەێنێت کە پسپۆڕیەکان و خزمەتگوزاریەکان بەرەو زیاتر بۆ بەڵام هێشتان تموحی ئێمە و تموحی نەخۆشخانە و شایستەبوونی هاوڵاتیانی دەڤەری سۆران بەڕاستی زۆر زیاترە و ئێمەش بۆیە هاتوین
لێرەوە دەمێ ئەوە ڕابگەینین کە ئێمە پاڵپشتی و پژیری ئەم دەڤەرە دەکەین کە چەند پێویستێکی هەنووکەیی هەیە و کاری لەسەر دەکەین هاوشێوەوەی کە لەگەڵ دروستبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بودجەیەکی تەرخانکراو بە بڕی 5 ملیار دینار تەرخانکرا کە وردە ئەم بودجەیە بۆ پێداویستەکان و ئامێری پزیشکی و ئۆتۆمبیلی فریاکەوتن و ئۆتۆمبیلی بارهەڵگری بەڕات بۆ دەرمان و پێداویست پزیشکی هەموو ئەوانە ئێمە چەند ڕۆژێک بە لێستاش لە وەزارەتەوە لەگەڵ وەزارەتی دارایی قسەمان کرد. بەڕێزان ئەوەی کە دەمەوێت بڵێن کە قەزای چۆمان پێویستی بە سیتی سکان و ئێمەڕایەکێ بەڵێنماندا کە ئەم دەرخستەیە ئامادە دەکەین و ئینشاءالله لەگەڵ وەزارەتی دارایی ڕەزامەندی وەردەگرین بۆی ئەوەی سیتی سکان و ئێمەڕای پێویستە لە قەزای چۆمان دابین بکرێت و ئەنجام بدرێت و هەروەها لەم دەڤەرەدا هەمومان دەزانین کە لە ناحیەی سیدەکان نەخۆشخانەیەکی نوێ کە دوای ئەوەی بەردی بناغی دانرا و دەست بەکار بوو لە ئێستادا بەرەو قۆناغی فینیشینگ و تەواوبوونە ئینشاءالله کە چەند مانگێکی دیکە ئەم نەخۆشخانەیە لە ڕووی بیناوە تەواو دەبێت لە ئێستاوە کاری بۆ دەکەین بۆی بودجەیەکی تایبەتی بۆ دابینکردنی ئامێر و پێداویستی پزیشکیەکان و هەروە ئەساس و خزمەتگوزاریەکانی دیکەی بۆ دابین بکەین. بە هەمان شێوە کارگەی ئۆکسجین لە قەزای مێرگە سوور و چەند پێداویستێکی دیکەی هەنووکەی هەیە کە باسمان کرد لە ڕووی ئامێری پزیشکی وەکو ئامێری خودەجە لە بۆ نەخۆشخانەی ولادا چەند ئامێرێکی دیکە هەیە و هەروەها دووبارە چاوخشانەوە بە چۆنێتی دابەشکردنی پزیشکانی پسپۆر بۆی بتوانین هاوسەنجێک لە نێوان شاری هەولێر و شاری سۆران و چۆمان و مێرگە سوور و بلێ و هەموو شوێنانەی خەلیفان کەم شوێنانە نەخۆشخانەی تێدا هەیە پزیشکی پسپۆر بە بەردەوام هەبێت بۆی کەمترین نەخۆش پێویست بەوە نەکات کە حالەی نەخۆشخانەیەش دیکەیان سنتەری شار بکرێت. جارێش من دەستخۆشی لە بەڕێزیان دەکەین و بە دڵنیاییەوە ئەمڕۆکە ئەم کردنەوەی ئۆکسجینەوە و کردنەوەی ششتنی گورچی لە چۆمان و کردنەوەی چاودێریتر لە ئایندەیەکی نزیکتا و پێداچنەوە بە پسپۆریە جیاوازەکان بە دڵنیاییەوە خزمەتگوزاری زیاتر دەکات و پیرۆزبایی لە هاوڵاتیانی دەڤەری سۆران دەکەین بە دڵنیاییەوە شایستەی زۆر زیاترن و ئێمە ژۆک وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان من دەمەوێت سوپاسی بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە بەردەوام پاڵپشتی و پژگیری ئەم دەڤەرەی کردووە و بە دروستبوونی ئیدارەی سەربەخۆ و دروستبوونی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بە دڵنیاییەوە خزمەتگوزاری تەندروستی لەم دەڤەرە لە ئاستێکەوە دەچێتە ئاستێکی باشتر ئینشاءالله. لێرە لە پاڵ هەوڵی بەڕێوەبەری گشتی و سەرپەرشتیاری ئیدارە کارمەندانی کۆمەڵێکی گرنگیان هەیە لە خزمەتکردن بە نەخۆش ڕێژێکی زۆر لێرە هەمیشیان بووە کە لەمە پرسیاری تۆم لا بەشی پزیشکی دارایی سۆران تاوەکو ئێستا دکتۆری ئافرەت نییە ئەو کەیسانی پێویستیان بەوەیە کە دکتۆری ئافرەت شکلی و لێکۆڵەوەی تێدا بکات ڕەوانی هەولێر دەکرێت تا مانگی دووبەر لە ئێستا دکتۆر نەبوو ئێستا نەماوە بۆ چارەسەری پرسیاری دیکە هەیە بڵێ فەرمو کاکە بوو قەینە دوای زۆر دەدەم پرسیارە نەبدەنەوە فەرمو کاکە بەڕێزان بە ناوی خۆمان و ئیدارەی سەربەخۆی سۆران بە خێرهاتی جەنابی وەزیری تەندروستی دەکەین بۆ کە ئەمە چەندین سەردانێتی بۆ ئەم دەڤەرە لەگەڵ تیمی بەڕێزیان دیارە ئێمە هەموو هەوڵ و تەقەڵایەکمان بۆ ئەوەیە لە ناو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەوڵ بدرێتن هەموو ئەو خزمەتگوزاریانێ لە کەرتی تەندروستی لە شاری هەولێر هەیە کە نزیکترین پارێزگایە بە نسبەت ئیدارەی سۆران لەم سنوورە فراهەم بکرێتن بۆ ئەوەی کەمترین هاوڵاتی سەردانی دەرەوەی ئیدارەی سۆران بکاتن. پێشتریش ئەو بەڵێنانەمان داوە و هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆیەکێک لە ئامانجە سەرەکیەکانی کەمکردنەوەی ڕۆتینیات و بەڕێوەبردننی ئیش و کاری خەڵکەکانە لەم سنوورەدا. ئەوەی سەردانە مەیدانەکانی جەنابی وەزیر و تیمی یاوەری بۆ ئەم خۆشخانانێک کە جەنابیان تازە باسی وردەکاریەکانی کرد بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە و هەر لەسەرەوە ساسەشەوە کە پاڵپشتی و پاڵپشتەکانی جەنابی خودی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەم دەڤەرە جێگای پێزانین و خۆشحاڵی هاوڵاتیانیشە هیوادارین لە ئایندەیەکی نزیک هەموو ئەو کەم و کورتیانەی کە لە سنووری ئەم ئیدارەیە لە نەخۆشخانەکان و بنکە تەندروستیەکان هەیە هەوڵ بدرێتن پڕ بکرێتەوە چونکە ئەمە نەک هەر بۆ خەڵکی ئەم دەڤەرەوە بۆ نەخۆشخانەکانی ئێرە بەڵکو بۆ خودی پارێزگای هەولێریش کەمکردنەوەی فشارە لەسەر
ئەم نەخۆشخانانێک کە لەوێندران هەیە ئەگەر هەوڵماندا کەمترین نخۆش سەردانی پارێزگای هەولێر بکاتن بەمە پاڵپستۆی سەر هەولێرش کەم دەبێتەوە فشارەکان کەم دەبێتەوە دەتوانین لێرانە پێشوازی لەو هاوڵاتیان بکەین کە پێویستیان بە چارەسەری هەیە ئەوەی ئەو وردەکارنی جەنابی دکتۆرش باسی کردێک لەو پرۆژانێک کە ئێمە لە مێژە کاری لەسەر دەکەین بابەتی ئەم کارگەی ئۆکسجینە کە هەم بۆ ئێرانش بۆ ناوچەکانی دیکەش دەتوانین سیری لێوەر بگرین لێرە بەدواوە دەتوانین نەخۆشخانەکانی دیکەی ئەم دەبەرش سوود لەم کارگەیە وەربگرن هەموو ئەو پێداویستەکانی ئێستاش کە هەیە هەبوونی بەڕێوەبەرایەتیی گشتی کە ماوەیەکی کورتە دەست بەکار بووە بەڵام جوولەکانی و پاڵپشتەکانی وەزارەتی تەندروستی بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە جێگای سوپاسە و هیوادارین لە ئایندەدا هەموو ئەو کەم و کوڕیانەی دیکەش کە هەیە لێرە پڕی بکەینەوە خەڵک پێویست بەوە نەکاتن سەردانی دەرەوەی ئیدارەی سۆران بکاتن بۆ چارەسەرەکان جارێکیکە بە ناوی خۆمانەوە سوپاسی جەنابی وەزیر دەکەین و دەستخۆشیش لە بەڕێوەبەری گشتی دەکەین کە هەوڵێکی جدیان داوەوە ئێمەش وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو هاوکاری و پاڵپشتێکیان دەکەین کە چۆن پێشتر لە ڕابردوو دامانە لە ئێستاش لێرە بەدواوە هەموو هاوکاری پاڵپشتێکی بۆ کەرتی تەندروستی دەکەین کە بەلایمەوە کەرتێکی گرینگە تایبەتە بە چارەنووسی ئەم خەڵکی ئەم دەبەرە کە خەڵکێکی خەباتکەر و شۆڕژگێرە زۆر سوپاسان دەکەین و سوپاسی ڕاگەیاندکارەکانیش دەکەن کە لە ئامادەبوونیان زۆر سوپاس ئەبوو پرسیارە بوو دو پرسیارم هەیە یەکیان تایبەت بە خۆبەخشانی کرێ لێرە 2017 خۆبەخش کار دەکات و دوای ئەوەش ساڵەکانی خۆبەخشیمان هەیە بەڵام چیان بەسەر پێوانە هەروە دەبینێتەوە پرسیاری دەریشەوەیەکە لێرەدا سیستەم لە کاتژمێردان دەم و میشەدا نەخۆش لەبێت بەسۆر لە چۆمان لە سیکەکان لە شوێنە دوورەکان دێن بەڵام بەڵێ سرێوە حاڵەتی وایە کە پێویستە زۆر پێنایی چارەسەر بکەین بەڵام سیستەمەکە نادێت بالسبارة أزاد وان اسمت لما أريد صار الأمر بناقي نخشخاني فأزاد ارتدان لو تاستا والخيرات داري واستوى وأسد نخشخاني وخزاي سيدة كان في مستقبل لم صادق إن شاء الله زور بسيارنما أقل بەڕێزان سەبارەت بە خۆبەخشەکان ئێمە جارێشتر سوپاس و دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو نەخۆشخانە و بنکەی تەندروستی و سەنتەرەکانماندا بەڕاستی خۆبەخش بوونی هەیە و خۆبەش پاڵپشتێکی باش بووە لەبەرەوەی ئێمە لە ساڵی 2013 تا ئێستا نزیکەی 8,000 کورتێنانمان لە ناونیشانە پزیشکیەکان و کارمەندان بە تایبەتی کارمەندانی تەندروستی هێناوە ئەوەیش بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆریان دابڕان بوونە لە دەرەوەی وڵاتن یان کۆتاییان بە ڕاژێ هاتووە یانیش تەقاعود بوونە یانیش بە شێوەیەک لە شێوەکان گواستراوەتەوە یان ئیجازەی بدوڕات بێ و بەداخەوەش بەشێکیان کە لێرەوە سەر و ڕێز و نەوازش بۆیان دادەنوێن و تەمەندرێژی بۆ خانەوادەکانیان بەداخەوە گوێنیان لە دەستدا کە بە هۆکاری جیاواز و بەشێکی زۆریشان لە ڕۆژی کۆڕۆنا بۆ ئێمە دیراستێکمان لەگەڵ ئەنجومەنی ڕاژە لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش کردووە بە شێوازێکی نوێی چۆنێتی دامەزران بەڵام بەداخەوە ڕۆژی ئابووری و قەیرانی دارایی بەڕێستان هەمووتان دەزان کە ئەو دەرفەتەی پێنەداین کە ژمارەیەکی زۆری هەزاران بەو هەزارانە بتوانین لە شوێنیادا بێن بۆیە بە سوپاسەوە بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو فریاگوزاری و پاڵپشتێک لە کاتی ئێستادا هەم لە ڕۆژی کۆڕۆنا 502 کارمەندی تەندروستی بۆ دامەزرانی بە شێوەیەک گرێبەست و هەم لە ئێستاشدا بۆ شاری سلێمانی و شاری هەولێر و شاری دهۆک وارووا بۆ شاری سۆران و زاخۆ بۆ هەر یەک لەو شوێنانە سەد و هەروە بۆ شاری هەڵەبجە 130 گرێبەستی کارمەندانی تەندروستی بۆی ئەو نەخۆشخانەوە ئەو بەشە نوێنەی کە دەست بەکار بوونە بە تایبەتی لە سەنتەری شارەکان کە بە هاوکاری وڵاتی ئەڵمانیا نەخۆشخانەکانی بەحرکە و نەخۆشخانەی ئەڵمانی و نەخۆشخانەی فریاگەوتن لە دهۆک و ئەڵمانی لە سلێمانی ئەمانە پێویستیان بە کارمەند بۆ سوپاسەوە ئەو ڕێژە و ژمارەیە لە ئێستادا سەرقاڵی شیکردنەوە و تەقدیمکردنە کە هیوادارین ئەوانەی خۆبەخشیان بوونە بە پلەبەندی و بە پێوەر ئەولەویەت و سەرەتایی زیاتر لە بۆوان دەبێت بەڕێزان سەبارەت بە پزیشکی دادی پزیشکی داد پسپۆڕیەکی دەگمەنە ئەم پسپۆریە لە ناو پسپۆری پزیشکیدا لە هەموو جیاندا زۆر نییە وەکو پزیشکی پسپۆری تەقدیم
و کاری پزیشکی دادی دەکەن کە کارێکە هاوبەشە لەنێوان وەزارەتی داد و وەزارەتی تەندروستی بۆ لێکۆڵینەوە و بە دوواداچوون و یەکلاکردنەوەی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان کێشە و گرفتی ڕووداوەکان بە دڵنیاییەوە بۆ دادوەری بەڕێز زۆر گرنگە راپۆرتی پزیشکی دادوەری بۆیە لە ئێستادا لە شاری سۆران پزیشکی دادوەری هەیە بەڵام هەندێک حالەت هەیە من ناڵێم هەموو حالەتەکان بەڵام بەشێک لەو حالەتانە کاتێک کە یەکلا ناکرێتەوە یان گوماناوی دەبێت یانیش پێویستی بە هەندێک پشکنینی پێشکەوتوتر و یەکلاکەرەوە هەیە بە دڵنیاییەوە ئەمە پێویست بە حالەکرد نییە بۆ سنتەرێکی پێشکەوتوتر کە ئەمە باوە لە هەموو جیهاندا کە هەندێک جار بۆ سنتەری زۆر پێشکەوتوو بە تایبەتی ئەوەی کە پێویستی بە DNA و پێویستی بە کۆمەڵێک پشکنینی ئەدڤانسەیە سەبارەت بە سیستەم من دەمەوێت شتێک باسکەم کە جێگەی دەستخۆشی و نمونەیەکە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان تاکە نەخۆشخانە وەکو یەکەمین نەخۆشخانەی ئاشتی دەستی بە پرۆژەیەکی و ئامانجێکی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان کرد کە پرۆژەی بە دیجیتاڵکردن و ئەلکترۆنکردنی حکوومەت لێرە حکوومەتی دیجیتاڵ لە ناو هۆبە و لە ناو بەشەکانی نەخۆشخانە هەم لە تەواڕی هەم لە ئیسشارێ لە دەرمانخانە لە تاقیگا هەمووی سیستەمێکی ئەلکترۆنی دواتر بە ڕێزانی ڕاگەیاندکاران دەتوانن ڕێپۆرتاژێک بکەن سیستەمێکی ئەلکترۆنیە ئەو سیستەما زۆر ئامانجی تێدا جێبەجێ دەکرێت ئامانجی کەمکردنەوەی ڕۆتینی هاوڵاتی هاوسەنجی لە نێوان هاوڵاتیان بەبێ کەسێک بە پێش کەسێکی تر بکەوی سڕە بگرێت سیستەمێک کۆمپیوتەری سڕە و نۆرە بۆ نەخۆش دادەنێ دواتریش هاوسەنجی لە پێشکەشکردنی دەرمان کوالیتی دەرمان و چۆنیەتی ڕێنمایی پزیشکی چکامووی دۆکمنت دەکرێت نەک ئەوها لەسەر کارتە وەرەقەیەک بێ بەڵکو لە شاشە لە نێوان هەموو بەشەکان بێک بەستراوەتەوە من تازە ئەو هەواڵەشم لە بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانە بیست کە زیاتر لە 150 خەرجکردنی دەرمان یان سەرفبوونی دەرمان کەم بۆتەوە لەگەڵ دانانی ئەوستەما واتە خەرجیش لەسەر حکوومەت کەم بۆتەوە دەرمان بە هەدەر ناچێت و لیک نابێت واتە هەر کەسێک بێت و لەسەر وەرەقەیەک دەرمان وەرگێت ئەمە هەمووی دۆکمنت خۆی بە کۆمپیوتەری هەڵدەجرێت هەمان نمونە ئێمە لە چەند نەخۆشخانەیەکی دیکە گوتومانە بڕۆ نمونەی نەخۆشخانەی ئاشتی لە سۆران ببینن بۆی بتوانین ئێستا سەرقالەوەین هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بکەین سیستەمێکی ئەلکترۆنی و لەو نزیکانەش ئینشاءالله ئەو نەخۆشخانانەی کە تەواو بووە و ئەوەی تر وەکو نەخۆشخانەی وولادە لە شارەکانی دیکەش جێبەجێ دەکرێت بەڕێزان سەبارەت بە شێرپەنجە بڵێ پێویستی بە سنتەری شێرپەنجەیە بە تایبەتی سنتەرەکانی دایگنۆزکردن یان سنتەری دەستنیشانکردن بە تایبەتی شێرپەنجەی مەمک چونکە بە زوو دەستنیشانکردن چارەنووسێکی زۆر باشی دەبێت و ئێمە لەگەڵ سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە ئەو دەرخستەیەمان ئامادە کردو بتوانین لەسەر سندوق یان لەسەر بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا ئیعلانی دروستکردنی سنتەرێکی شێرپەنجە لە شاری سۆران لە ئێستادا زەڕورەت و ئەولەویەتی ئێمە دەرخستەی بۆ کراوە دیزاین و تەنانەت زەوی و شوێنیشی بۆ دەرخان کراوە ئەوەی ڕەواندز بەڕاستی ئەوەی سیدەکان و ڕەواندز بەڕێزت باس کرد سیدەکان بڵێ ئەمە ئومێدمان وایە پرۆژەکە لە کاتی خۆی دەتەواو بێت و ئینشاءالله هیچ دواکەوتنێک لە جێبەجێکردنەکە نابێت لە ئێستادا وەکو گوتم لە فینیشینگ و دواتر تەجهیزکردنی پێویستەکە لەگەڵ بەڕێز جەنابی سەرپەرشتیار باسمان کرد بەیەکەوە بتوانین لە زووترین کاتدا تەرخانی بودجەیەکی بۆ موافقە وەرگرین بۆی بتوانین لە کاتی خۆیدا کاتێک بینایەکە تەواو دەبێت دوانەکەوێت لە هەمان کاتدا تەجهیز و ئەساس و ئامێری پزیشکی بۆ دابین بکرێت ڕەواندز بە دڵنیاییەوە قەزای ڕەواندز هەر لە دێر زەمانەوە قەزایەکی کۆن و خۆشەویست و خاوەنی مێژوێکی زۆرە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی لە ڕەواندز و بنکە تەندروستەکە ئێمە هەوڵ دەدەین لە ئایندەشدا ئایندەیەکی نزیکدا سەردانی دەکەین سپێس بەڵام نەخۆشخانەی گشتی لە ڕەواندز بەداخەوە کە لە دوای ساڵی 2014 لەگەڵ ئەو خێرانەدا هەموو پرۆژە استراتیجیەکان ڕاوەستان بەڵێ بەردی بناغێدانرا ئێمە چەند جارێک لەگەڵ چەند خێرخوازێکی خۆشەویستی خەڵکی ڕەواندز باسمان کردو ئەگەر بێت و بە هەر ڕێگایەکی دیکە بێ بەڵکو ئەم پرۆژەی بەردی بناغێدانرا بکەوێتەوە سەرکار چکۆمەیەک کە لە پرۆژە استراتیجیەکان کە هاوشەوەی هەموو پرۆژە استراتیجیەکان لە دوای قەیرانی 2014 ڕاوەستا بەهۆی نەبوونی یان فەسخبوونی هەندێک لە گرێبەستەکان لەگەڵ کۆنتراکتەرەکان بەدڵنیایی گرینگە قەزای ڕەواندزیش ئینشاءالله لە ئایندەدا ئەم پرۆژەیەش بکەوێتەوە سەرکار ڕای دەگەین زۆر زۆر سپاس بۆ ئێوەی بڵێ 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 باسم کرد ئێستا بڵێ بڵێ بەڕێز نەنا ئێستا
بەڵێ باسی ئەو نەخۆشەمان کرد من باسم کرد ئەو نەخۆشەی بەڕێزیش لە ئینعاشی ئێستا ئینعاشی هەیە بەڵام جۆرێک لە ئینعاشی پێشکەوتوتر پێی دەڵێن چاودێری چڕی هەناسەدان ئەوەی کە لەسەر ئامێری هەناسەدانی دەستکردا کێشەی هەناسەدانی دەستکرد زۆر سنووردارە لە هەموو جیهاندا لە هەموو مستشفیاتدا لە هەموو مستشفیاک نییە لەبەرەوەی کۆمەڵێک پێداویستی هەیە نەک تەنها لە ڕووی ئامێری پزیشکی تەنانەت لە ڕووی پزیشکیشەوە پزیشکی سڕکردن دەبێت بە 24 کاتژمێری لەوێ بێ ئێمە دەمەوێت لێرەوە ڕای بگەینم کە سپاس بۆ حکوومەت یاریمی کوردستان ئێمە پرۆژە پێشنیارێکماندایە ئەنجومەنی وەزیران و لەلایەن بەڕێز جەنابی سەرۆک حکوومەت یاریمی کوردستان ڕەزامەندی لەسەر دراوە لە مانجی داهاتووە پزیشکانی پسپۆر و پزیشکانی نیشتەجێ و هەموو پزیشکێکی تەقدیر یان سڕکردن سوود لە وەردەگرن بە شێوەی هاندان واتە ئیزافەتەن لە بۆ ڕادبەکەیان یان موچەکەیان شێوازێک لە خەرجێکی هاندانی ژماگانە پێیان دەدرێت بۆی بتوانین پزیشکانی گەنج و دەرچوانی نوێ هاان بدەین بێنە ناو پسپۆری سڕکردن پسپۆری سڕکردن ژمارەکان زۆر سنووردارە عملیاتە لە چاودێری چڕە لە هەموو شوێنێک بە 24 کاتژمێر مینێنەوە بۆیە لە ئێستادا هەموو پێداویستەکانی چاودێری چڕکردن تەنانەت کارمەند و ئامێر و هەموو ئامادەیە خولی ڕاهێنانیشان کردووە بەڵام ماوە پزیشکی پسپۆری سڕکردنی بۆ دابین بکەین لە ئایندەیەکی نزیک ڕای دەگەین و ئەمش دێژ دەگەینین بۆی نەخۆش کاتێک تووشی نەزیف دەماغ دەبێت ڕەوانەی ناو شاری هەولێر نەکرێت بۆیە بە دڵنیایی و من خۆشم باسم کرد ئەمە ئەولەویەتی ئێمە دەبێت زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بەخێر بێن زۆر نرخی دەرمان ئەو بەڕێزە باسی کرد بەڕێزان ئێمە زۆر بەڕێزێک ئەگەر بەزۆ پرسیارە ئیجازەبی کاگەلگورد باسی نرخی دەرمانی کرد بەڕێزێک ئێمە زۆر دەسە دەرمان لە ڕابردوو لە هەفتەکانی ڕابردوو لە مانکانی ڕابردوو قسەمان کردووە بەڕێزان هەوڵاتیانی خۆشەویست کاتان لێ دەکەین ئەو نرخی دەرمانە دەتوانن بکڕن کە لەسەر دەرمانەکە و لەسەر ستیکەرەکە نووسرایە ئەو نرخە داشکانی بۆ کراوە و پێداچنەوەی 2 ساڵی 14,000 بابەتی دەرمان و پێداویستی پزیشکی داشکانی بۆ کراوە نرخ کەم کراوەتەوە ئەو نرخی کە لەسەر ستیکەرەیە ئەو نرخە شایستەی ئەوەیە کە هاوڵاتی بیکرێت نابێ دەرمانخانەکان هیچ نرخێکی زیاتر لە نرخی ستیکەر بخەنە سەر دەرمان ئەگەر ئەو نرخی لەسەر دەرمانە زیاتر لە هاوڵاتی وەرگیرە ئەمە سەرپێچیە و بە دڵنیاییەوە ئیجرات دەکرێت بۆیە هاوڵاتیانش پێیان دەڵین خۆشیان هۆشیار بن دەتوانن لە ڕێگەی مۆبایلەکانیشانەوە ئەو سیستەم و ئەو نرخە هەموو ئەوانە ببینن و چێکش بکەنەوە بچنە ناو فایلی دەرمانەکەش تەنها لە ستەمێکی ئەلکترۆنی QR کۆددا بۆیە نرخی دەرمان جێگیر کراوە لەسەر دەرمانەکان ئەوەی نەش بێت لە داهاتووشدا هەر دەرمانێک ستیکەری نەبێت ئێمە بە دەرمانی نایاسایی و نافەرمیدا دەنێن زۆر سوپاسان دەکەین یەک پرسیار پێگە سەربازەکان خەڵات ئاگادار کراوەتەوە ناوەکانیان جێبێڵن پرسێکی جدی هەیە لەسەر ئێرشی ئێران بۆ سەر ئەو ناوچەیە یان ئەگەری شتێکی وا هیچ ئامادەکاری حکوومەت هەیە بۆ ئەو خەڵکەی کە هەم زیانمەند دەبێت هەم ئاوارە ئەبێت لە کەمپێک شێوەیەک تاک ئەمە طبعاً پرسیارێکی ئەمنیە برادرانی باڵێم دەستگا ئەمنیەکان و سەربازەکان بەو کاریوانە ئەوەی بەنسبەت ئێمە وەکو ئیدارە لە ئێستا و لە ساڵانی پێشتریش هەموو هەوڵی ئێمە ئەوە بووە ئەو خەڵکانەیە کە لەو سنوورانە ژیانیان سەلامەت بێتن و بەداخەوەش تا ئێستا ئەو کێشە سەربازیانەی لە نێوان هێزەکانی حکوومەتی هەم تورکیا و هەم ئێرانیش لەگەڵ ئەو هێزە چەکدارانەیە کە لەم سنوورانە زیانێکی زۆری بۆ هاوڵاتیانە گەیاندووە هەموو هەوڵ و تەقەلای ئێمە وەکو حکوومەت و وەکو ئیدارەش تەنها سەلامەتی ئەو هاوڵاتیانە لە هەر حالەتێک کە بێتە پێشەوە و ئەوە ئێستا بەنسبەتە من نوێش نییە پێشتریش زۆر حالەتی وە دروست بوون و خەڵک گوندەکانیان بەجێ هێشتن و لێرە ئێمە هاوکارمان کردن و پاڵپشتیان و بۆ ئەوەی بتوانن و هەموو ئەو گوندانی سەر ئەو سنوورانەش چەندی ساڵە نەیانتوانیوە بە یعنی بە یەکجاری نیشتەجێ بن لێنرە خانوشتەکانی خۆیان دروست بکەنەوە تەنها هاوینان دەگەڕێنەوە ئەو جاش تووشی زۆر کێشە و گرفت دەبن هیوادارین ئەو ینی ئەو خەڵکانی کە چەندین ساڵە تەنها خەڵکی ئەو ناوچێ بۆتە قوربانی ئەو کێشەیە کە دوور و نزیک پەیوەندی بەوانەوە نیە چارەسەر بکرێتن ئەو بابەتی ئەوەی کە چۆن ئاگادارکران و بابەتەشی عسکەری و ئەمنیە هیوادارین دەستان خۆش